بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواز بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست دەگەمەوە. لە باسوخواسی ئەمڕۆماندا باز لە چۆنێتی دابینکردنی خزمەتگوزاریەکان بۆ حاجیانی ماڵی خوددا دەکەین. لە ئێستا و لە چەند ڕۆژی داهاتوودا وەرزی حەج دەست پێ دەکات و حاجیانی هەرێمی کوردستانیش بە گروتین و خۆشی و چێژێکی فرەوە بەرەو ماڵی خوددا و هەردوو شاری پیرۆزی مەکە و مەدینە بەڕێ دەکەون بۆ قسەکردن لەسەر گرنگی و بایەخی حەج لە ژیانی موسڵمانان وەکو یەکێک لە ڕوکن و پایەکانی ئاینی پیرۆزی ئیسلام و ئەو گرفت و کێشە و لەمپەرانەی کە دێنە بەردەم حاجی کورد و دابینکردنی خزمەتگوزاریەکان و کارە ئاسانی لەلایەن حکومەتی هەرێم و کۆمپانیاکانی بواری حەج و عومرە قسە لەو بارەیەوە دەکەین و میوانداری دوو بەڕێز و خۆشەویست حاجی عەبدوڵڵا سیاگوێزی خاوەنی کۆمپانیای بواری حەج و عومرە و حاجی ستار سیوەیلیم کردووە زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی باسوخواز. کاک حاجی زۆر بەخێراتنتان ئەەکەم. کاک حاجی ستار سیوەلیەوە دەست پێەکەم سەرتا پرسم گرنگی حەج بۆ مرۆڤ حەج یەکێکە لە پایە گرنگەکانی ئاینی پیرۆزی ئیسلام چ گرنگیەکی لە ژیانی مرۆڤدا هەیە کاتێککە ئێمە بینین هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە گروتینێکەوە بە خۆشیەکەوە ئامادەن سەروەت و سامانی خۆیان ئەبەخشن ئەچن بەرەو حەج ئەم گرنگیە لە چیدایە لە چیا خۆیە بینێتەوە؟ پێشەکی زۆر سپاسان ئەەکەم بە ناوی خۆی گەورە و بەخشەدۆ میهرەبان بەنسبەت گرنگی حەجەوە حەج پایەکە لە پایەکانی ئیسلام حەجیش فەرزە و الحەمدولله لە کوردستانە بەنسبەت کوردەوە زۆر باوەشی بۆ کردوتەوانێ و لە کوردستانە ساڵانە پیان خۆشە ینی ئەکسرێتی هەرێمی کوردستان بێ ئەو فەرزیە جێبەجێ بکە بەڵام بە حکمیەوەی کەوا خەڵکانێکی زۆر داواکاریان لەسەر فەرزیە حەجێ و ئەوە بوو بە شێوەیەشی گشتی کردوانە بە قورعە ینی ناو زۆر ئەنووسی ئەم ساڵەوە بوو فەرزیە حەج بەنسبەت ناونووسین بۆ حاجیانەوە هەموو کەسێ 50,000 دیناری لێوەر ئەگیرا و ناونووس دەکرا تقریبا هەریە 85,000 کەسێک وابزانم ناونووسراوە و لە قورعەکەشا 4,500 ساڵانە بۆ 4,500 بۆ 5,000 کەس دەرەچێ و لەو ڕێژەیە تێناپەڕێ حالێ نەویشت لە سابیستەکەی و ساڵانیکەی خراوەتەوە سەریانی پار لە سابیسیانێ بڕی بۆ 4,500 و 5,000 کەسێک ئەڕوا ئێستا حالێن لەبەرەوەی سابیستەکەش تەوەسوعەکەی کە بڕیبیان یاویانەتەوە بە هەرێم و بە عێراق. زۆر باشە ئەم ڕێژەیە حکومەتی خۆمان دیارەکەیان حکومەتی سعودی ئایا ئەم لەمپەر و بربەستە گەورانی کە بۆ منە حاجی زۆر جار درەنگ ناوی دێتەوە یان بۆ منە ماوەیەکی زۆری پێچێ ئەم حکومەتی سعودی ئەم ڕێژەی داناویان حکومەتی هەرێمی کوردستانە نەخێر حکومەتی سعودی ئەو ڕێژەیە بە عێراق و عێراقیش بە حکومەتی هەرێمی کوردستانیش بەپێی ئەو ڕێژەیە ئەو حیسەی بەرەکەوی و ئەویش بەسەرسی محافەزەکە تەوزیعیەکە و ئەو ڕێژەیە کەواتە ئەتوانین بڵێن ئەمە یەکێکە هەر لە سەرەتایەکێکە لە گرفتەکان کە حاجی کورد ڕێژەیەکی کەمی بۆ نووسراوە. بەڵێ بەڵێ زۆر باشە. کاک حاجی عەبدوڵڵا دێمە لای جەنابت لە ئێستاە بۆ منە قەیرانێک بەرۆکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی گرتووە بەتایبەت لە 2-3 ساڵی ڕابردووە تا ئێستا ڕێژەی بەشداریکردن یان بەدەمەوە هاتنی هاوڵاتی بۆ ئەنجامدانی فەریزەی حەج چەندە؟ ئایا ئەم قەیرانە کاریگەری کردوتە سەر ڕێژەی حاجی و کەمبوونەوەی حاجیان بە پێچەوانەوە هێشتا خەڵک هەر بە گوڕوتین و زەوقێکی زۆرەوە ئەیەوێ بگاتە ئەو شوێنە و بەنسیبی ببێ؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری نازدار صلی الله تعالی علیه وسلم هەروەها بۆ سەرگیانی پاکی یار و یاوەرانی و شوێن کەوتوانی بەگشتی. لێرەوە پیرۆزبایی لە هەموو حاجیانی کوردستان ئەکەم خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی خۆی حەجێکی مەقبول بێ و سعیەکی مەشکور بێ و ئینشاءڵڵا بە نیەتێکی پاکەوانێ ڕوو لە ماڵە پیرۆزەکەی خوای پەروەردگار ئەنێن و هەمویان بە سەلامەت بگەێنە ئەو شوێنانە و بە سەلامەتیش ئینشاءڵڵا هەموو لایەکمان بگەڕێنەوە. برا خۆشەویستەکەم سەرەتا لە مەسائیلی حەج و حەزەکەم چەند واتایە کە پێ بڵم حەج لە ڕاستیە پێش وەڵامی پرسیارەکەت حەج یعنی هیوا و ئاواتی دڵی بڕوادارانە کە ساڵانە بەڕاستی موسڵمانان لە هەموو جیهانەوە بەتایبەتیش لە کوردستانەوانێ پارێکی زۆری بۆ سەرفەکرێ و هەنگاوێکی زۆری بۆ ئەندرێ و بە عیشق و ئەوینێکی خوایەوە
ڕوو لە ماڵە پیرۆزەکەی خی پەروەردگار ئەکرێ و هەردوو شاری مەککەی پیرۆز و مەدینەی درەوشاوەشکە عیشقێکی خۆشەویستی ڕەسوولی نازدارە صلی الله تعالی عليه وسلم. ئەگەر بڵێن ئەو ڕێژەیە کە جەنابەت باسی لێوە ئەەکەی، ئەگەر بڵێم هەتاوەکو ئێسادانە بەزیوە بەوە بگرە یعنی هەرماوەتەوە، ئەوەیە کە لە ڕاستی ئەوە ئەسلمێنێک کە ئەم گەلی کووردە لە ناخیە پابەندێکی یعنی زۆر پتەوی بەرنامەکەی خی پەروەردگارە، زیاتر و زۆرتر ئەو عیشقە ئیلاهی ڕای ئەکێشێ کە خوا و پێغەمبەری خوای سەڵات و سەلامی خی پەروەردگاری لەسەر بێت، پێشماڵی دنیا و سەروەت و سامانی دنیا و هەموو شتەکانی دنیا خستووە کە پارێکی زۆر سەرفەکە و کەسوکار و پلە و وەزیفە و هەموو شتەکان بەجێڵێت لەبەر ئەوەی کۆتا واجباتی خوایی بەجێ بهێنێت کە ئەویش حەجی ماڵی خۆی گەورەیە. زۆر باشە کاک حاج عەبدوڵڵا، جەنابی کاک حاجستار ئاماژەی بەوە کرد کە بەهۆی زۆری داواکاری لە حەج حکومەت بۆ ساڵانە توانێت تەنها 4500 حاجی لە هەرێمی کوردستانە ڕەوانەی ئەو وڵاتە بکات تا 5000. ئایا ئەمە بەنسبەت وڵاتانی ترەوە بەتای وڵاتانی دراوسێ وڵاتانی ئیسلامی ئەم کێشە و گرفتە ڕوبەڕووی حاجی ئەوێش دەبێتەوە یان ئەم بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە کە حاجی کورد بیاوێ 6000 7000 بڕوا ئەبێ ئێوە داواکاری لە کێ بکەن، حکومەت داوا لە کێ بکات کە ئەم ڕێژەی بۆ بەرز بکرد؟ ئایا لەگەڵ حکومەتی عێراق یان سعودی ئەتوانێ ئەمەی بۆ زیاد بکە؟ برا بەڕێزەکەم ئەوان زیاتر بە پێی ڕێژەی وڵاتان دایانناوە، ینی هەموو وڵاتی هەموو وڵاتی ئەر ئەوەندەی بەرەکەمێش وەکو گەلی کورد چەند ساڵە و ڕێژیان چەند بڵێن لە ستاوایان لێ بڕێوین، بەڵام ئەم ساڵ خرایەوە سەری بەهۆی تەوەسوعی فراوانبوونی کەعبەی پیرۆزە و کە زۆربەی شتەکانی تەواوە لە حەمدلا لە تەواوبوونیشە ومێ دەکەین لە ساڵانی داهاتوە ئینشاءڵڵا زیاتر کرێ پشتیوان بەخوای گەورە. جەنابەت وەکو یەکێک لە خاوەنی یەکێک لە کۆمپانیەکانی بواری حەج و عومرە، گەشتی حەجی ئەمساڵ چۆنە بینی؟ پێت وایە چ جیاوازیەکی لەگەڵ ساڵانی ئایندەدا ئەبێ؟ لە ڕاستی ئەوەی کە من ئەیبینم ئێستێمە کە گروپمان هەیە کە بەردەوام لەسەر خەتین و ئاگادار یەکترین هەر لەسەرەوە لە وەزارەت و لە بەڕێوەبەرایەتی و هەتا ئەگاتە کۆمەڵی کۆمپانیەکان و هەتا ئەگاتە کۆمپانیەکانی ئێمەش، یعنی بە گڕوتینێک و ئیدارەیەکی زۆر باش و جوان لە ساڵان ئەیبینم لە هەموو ڕوویەکەوانێ. یعنی هەمومان ئاگامان لەیەکە، هەمومان ئەگەر گرفتێک لە مەتاڕی مەدینە ڕووبا ئەوان خراپ ئێمە ئاڵێن بە پێشەوەی ئێمە بگەینە ئەوێ ئێڵێ ئێوە ئەمانە چارەسەرکەن. یعنی شتەکان هەم لە مەکەش و لە مەدینەش کە بەشە ئیداریەکانی لێن، هەم لە مەکەش کە کاک حاجی قادری لێ و کە ینی بەڕاستی بە کۆشتێکی زۆر زۆر لەگەڵ کاک حاجی بادینوان لایەنێکی ئیداری ئیشەکان گرتوۆتە دەست لە ڕاستیە هەتاوەکو ئێستا ئەگەر بڵم لە ساڵان زۆر جوانتر و هەیکلێکی ئیداریتر و تەنزیمتر و بەرەو پێشتری زیاتر بۆ دانراوە، یعنی ئەمە زیاترە کە من ئێشتا ئاگام لێ نییە کەمتر نییە. زۆر باش کاک حاجستا دێمەوە لای جەنابێت حاجی هەر لە دەستپێکی ئەم گەشتەیەوە کە بەرەو ماڵی خۆی تا هاتنەوەی تەعامل لەگەڵ سێ لایەنداکە ئێوە وەکو خاوەن وەکو کۆمپانیاکان و حکومەتی هەرێم و حکومەتی سعودیە هەر لە سەرەتاوە ئەرکی ئێوە ڕێنمایی ئێوە بەرپرسیارەتی ئێوە بەرامبەر بە حاجی چییە و لە چیا خۆی بینێتەوە؟ ئێوە چ ڕێنمایی و ئەرک و مافێکتان بۆ حاجی هەیە؟ بەنسبە ڕێنمایەکانی ئێمەوە ئەوەیە کە ئیشی ئێمە ئەوەی جیاوازەکان لە حاجەکان کۆبکەینەوانێ، هەموو جیاوازەکان لە ئێمە ئانێرین بۆ تەمان لە ڕێگای کۆمەڵەیەکمانەیە کۆمەڵی کۆمپانیەکان ئاسانکاریمان زۆر بۆکە خوا جزای باتەوە بەنسبە کاک عایشە قادر قەراخی و کاک حەشێق بادین و ئەنجا بە هاودەمی ئەوقاف و لێوەشەوە بەرەو ئەوقافی گشتی هەولێر کە ئەم جیاوازانە ئەنێرین و ئێمە هەر هەمووی بەرپرسین لەو جیاوازانە چۆن فیزە بکرێ و چۆن بگەڕێتەوە دەستمان و چۆن حاجیان کۆبکەینەوانێ و ئاگاداری بکەینەوانێ و ڕێنمایی چەند ڕێنمایە کە لە وەزارەتی ئەوقاف هەمومان دەرەچێ ئێمە بە حاجەکان بگەێنین و ئەوانیش لە کۆمپانیەکانی خۆمان هەمومان کوانەکەینەوە و ڕێنمایەکانیان پێ ئەڵێن بەم شێوەیە لە بیدایەتەوە ینی خۆتۆ بە خۆتۆ بۆ ئەوەی زۆر قورس نەبێت لەسەر حاجەکانمان. بەڵێ حاڵەتی وامان هەیە حاجی ناوی دەرچوو بێ بەرەو ئەو گەشتە پیرۆزە، بەڵام لە ڤیزە وەرگرتنیان بووم لە جەوازەکەیان لە هەر کارێک لە کارەکانی دیکەدا گرفتی بۆ بێتە پێشەوە و سەفەرەکەی ئەنجام نەدا؟ بەڵێ بەنسبەت ئەو گرفتانە چین؟ بەڵێ گرفتەکان ساڵەکانی پێشوو تۆزێک ئاڵۆستر بوو، بەڵام ساڵ تۆزی ئاسانترە گرفتی بۆ دروست دەبێ وەختی وایە جیاوازەکەی نێرین بۆ قۆنسڵی بڵێن لە ئەردەن لەوێ لە عومان، لەوێ جیاوازەکە لە میقڕا نووسێ ینی ناخوێنێتەوە کە ئەو جیاوازە نەیخوێنەوە جاریکە دووبارە ئێستا من جیاوازێکم لەو جیاوازانە حاجێکی زۆر خۆشەویستم کاک خالی جیاوازەکەی لە میقڕم نەیخوێنەوە جیاوازەکان بۆ نادینەوە فەوری کتابمان بۆ کرد و نارمانەوە بۆ
بۆ جوازەکان بۆ دەرهێنا و هەندی ساوەنجاریکە ڕەوانەمان کردەوە. ینی تا ڕادەیە توان ئاسانکاری و تا ڕادەیە هەتا نزیکی زولحەجە ئەبێتەوە چەند وەختێک بێکیت حکومەتی سعودی فیزێ بۆسێنێ یاخود نەتوانێتتر گەشتی حەج بەرە و کۆتایی بێت ئەتوانین ئەوانە ئاسانکاری بەنسبەت حکومەتی هەرێمی کوردستانەوە ئەو ڕێنمایی و ئەرکەی کەکەوێتە سەری بەرامبەر بە حاجی کورد چییە و لەکوێوە دەست پێەکە ئەمریکای؟ حکومەتی هەرێمی کوردستان بەنسبەت ڕێنمایەکانەوە ئەوان وەکو عقدێکی ئێمە عقدێکمان لەگەڵیانە هەیە بەنسبەت کۆمپانیەکانەوە ساڵانە نزیکەی ئێستا ئێمە 42 کۆمپانیا بەگەرمیان و سلێمانی و هەڵەبجە و سیانی هەڵەبجەشی لەسرە ئەمانە چەند 42 کۆمپانیا گەبین ئەمە ساڵانە ئێمە عقدی خۆمان تازاکەینەوە لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان. ئەو عقدانە ئێمە لەسەر ئێمە ڕێنمایی ئێمە چییە؟ حاجەکان کۆبکەینەوانێ و چەند ڕێنمایەکی دینی و ڕۆحیان بکەین ئەوەی بەپێی ئەوی مەرشیدی دینیمان لەگەڵاوی مەرشی دینەکە ئیشاردی پێ و چەند کۆمپانیاکەشی ئەزمموی ساڵانەی هەیە پێویست بە مەرشی دینیش ناکە. ئیتر ئەوانش بەنسبەت حکومەتی هەرێمەوە مەسئولە لە فیزەکردنی ئەو فیزەی ئەو حاجە ئەو جوازەی مەسئولە لە گرتنی ئوتێل لە سعودیە ینی کۆمەڵی مەسئولە لە گرتنی تیارە و لە فڕۆکەخانە و بەڕێکردنی حاجیان و مەسئولیشە لە پێدانی خواردن بۆ حاجیان و مەسئولیشە لە گرتنی خێمەکانی عەرەفە و مینا و مزدەلیفە ئەو شوێنانی کە خێمان هەیە لەو چەند ڕۆژانەی ئەمە بە هەمانگی لەگەڵ حکومەتی سعودیە. زۆر باش کە حاج عەبدوڵڵا بەنسبەت ئەرک و بەرپرسیارەتی حکومەتی سعودیە بەرامبەر بە حاجی ئێمە حاجی وڵاتی کوردەواری چه ئەرکێکیان هەیە و چۆن هاوکاری و ئاسانکاری بۆ حاجی کوردەکەن؟ هەر لە سەرەتایی چون بۆ حەجیانەوانێ هەموو پێشوازیێکیان لێکرێت لە مەتاڕەکانە تا ڕادەیەکی باش هەتاوەکو ئێسا کە ڕۆیشتون بەس وا بزانم مۆجبەی یەکەمە کە تۆزێ لە مەتاری مەدینە تەخیر بوون چەند سەعاتێک ئیتر لەخوا بەزیابێ ینی هاوکارێکی زۆر باشەیە ینی بۆ نمونە تەنانەت ئەگەر لە مەوسیمی عومرەشە لە مەوسیمی حەجیشا زیاتراگەر ئێکێ تووشی حادیسەیەگە بێ ئێکێ تووشی بڵێن نەخۆشیەگە بێ ئەمانە هەموو خەستەخانەکان لەوێ بێ بەرامبەرە و ینی حتا ئەتوانن بەدەمەوە هاتنێکی زۆر باش بۆ نەخۆش و بۆ برینار و بۆ ئەو پێشواسی ئەو کەسانش کە دێنە ناو مەکەی پیرۆز و مەدینەی درەوشاوە بەڕاستی ڕێبگیری ناکرێت یعنی ئەم هەموو خەڵکەی کە لە هەموو دنیاوە ئەچێت ئەگەر تۆ بیهێنیتە پێشاوی خۆت بەڕاستی ینی توانایەکی ئیداری زۆر بەهێزیەوێت لە هیچ ڕوویەکەوە توانم بڵێم یعنی کەم و کوڕی هەیە تۆ بدەێنە دێ بەڵام ناگاتە ئەوە هیچ کەسێک تووشی ناڕەحەتیەک نابێت کە ینی مەیوز بێت لە سەفەرەکەی. زۆر باشە کاک حاجی وەکەزانین میلەتی کورد ئەوەی کە ئێستا بە شێوەیەکی گشتی بەرە و حەج بەڕێەکەوێ بەشێکی زۆری ئەگەمانێنەمانی لەو پیاوە بە تەمەن و ئافرەتە بە تەمەنانن کە کەمتر لەوە چێت تێگەیشتن یان خوێندەواریەکی وایان هەبێت کە بتوانن لە ئەحکام و ڕوکنەکانی حەج تێ بگەن. ئەرکی ئەم سێلانی کە پێشتر باسمان کرد ئێوە وەکو کۆمپانیاکان و حکومەتی هەرێمی حکومەتی سعودیە چییە لە دابینکردنی مرشید و ڕێبەر و پێشڕەوێک لەو کەسەی کە ڕێنماییەکانیان بۆ ڕوونەکاتەوە ئایا کێ ئەو ڕێنمایی کارانە دابینەکە؟ دیارە ئێمە چەند لیژنەیەک هەیە کە بڵێن بریتە لە وەزارەت و بەڕێوەبەری گشتی حەج و عومرە و پاشەندا بەسێ بۆ بەڕێوەبەریاتیەکانی وەکو سلێمانی و گەرمیان و هەڵەبجە و ئەمانە هاتوون دانیشتێکی فراوانیان لەگەڵ حاجیەکانە کردووە چەند ڕێنماییەکیان پێ داون یعنی بە گشتی بە عام ینی زیاتر سوودێکی گشتی بە محاجەکان گەیاندووە پاشانیش هاتۆتە سەر کۆمپانیەکان ئێمەش جاریشکە حاجەکانمان کۆ کردوێتەوە زیاتر ڕۆشنبیری ڕێگا و واجباتی حەج و ئەوانش زیاتر هەنگاوەکان لەوێ دەست پێکە لەگەڵ دەستپێکردنی گەشتەکە بۆ نمونە ئێستا تۆ چیت بەرە و شاری مەکەی مەدینەی ڕەسوولی نازدار صلی الله تعالی علیه وسلم باسی مەدینەیە یعنی چەند ڕۆژێک ئێمە حاجەکان کۆکەن و بڵێن ڕۆشنبیری ئەم سەفەریان پێبەخشین و زانیاری لەسەر مزگەوتی ڕەسوولی نازدار صلی الله تعالی علیه وسلم کە ئەوە مەزارە پیرۆز و پڕنورینەکەیەتی و کەوە هەردوو خەلیفەی بەڕێزە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لەسەر بێ و کە ئەمە مینبەری ڕەسوولی نازدارە صلی الله تعالی علیه وسلم و ئەمە ڕەوزەی شەریفێ باخچەی شکۆدار و ئەمە پایەکانە کە وەکو مێژوویەک لە شوێن و جێگای خۆیان ناماوە نەتەوانێ و ئەمە بەقیعە کە شوێنی زیاتر لە 10,000 ئەسحابی پێغەمبەری نازدارە صلی الله تعالی علیه وسلم و ئەمە بەلای ڕاستە کە سوکارەکانی سەروەری مرۆڤایەتی خزم و کە سوکاری پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم و ئەمانە هەمووی چەند دەرس و چەند وانەیەک
وانەیەکی مێژووی بیری ئەم کەسە گەشتیارە ئەم حاجیە بەڕێزانە ئەم میوانانەی مزگەوتی ڕەسوولی نازدار صلی الله تعالی علیه وسلم ئەخاتەوانێک کە بەڕاستی هەتاوەکو ئەم زەمەنە هەتاوەکو ئەم سەردەمە کە 1438 ساڵەوەتە ناویان بە زیندویی ماوەتەوە وەکو ئەستێرەکانی ئاسمانی مەدینە بە هەموو جیهانە و هەموو ناویان بەردەوام ئەدرەوشێتەوە کە ئەمانە ئەوە ئەسلمێنە کە بەڕاستی ئەمانە ژیان بۆ خوا بووە پاڵپشتێکی گەورە لە ڕەسوول الله بووە صلی الله تعالی علیه وسلم ئەمانە تا چەند ڕۆژێک تۆ لێرابی بەس باسی ئەمانە دوایەوە کە هەنگاوێک ڕۆژێک دەمێنێ بەرەو مەککە مامۆسا بڵین مامۆسایانی مرشیدمان لەگەڵانەوانیش دەوری کاریگەری خۆیان ئەبینن یا کۆمپانیاکان کە هەیە مامۆسایان لەگەڵانی و تەجروبەی ساڵانی پێشویان هەیە حاجەکان کۆکەنەوە لە ساحەکانە لە ئوتێلەکانە بەردەوام واجباتی حەجیان پێڵین ئەرکانەکانیان ڕوکنەکانیان ئیشتان هەنگاو بە هەنگاو یعنی سپاس بۆ خۆی پەروەردگار من ناڵێم یعنی بەعام کۆمپانیاکان گڕوتین و ورە وزەیەکی زۆر باشیان پێ بۆ هەم لایانی ئیداری هەم لایانی واجباتەکان هەم بەڕاستی هەیکەلێکی زۆر جوانیان پێ بڕدانە ئێوەکو کۆمپانیاکان دیارەکەن بۆ حاجەکان ناوە عادی بەڕێبەتی حەجی عومرە وەزارەتە ئەوانە ساڵانە چەند مامۆسایەک دەرەچێ و ئەوانیش لەوێ دەوری کاریگەری زۆر باشە کاک حاجستار جەنابی کاک حاج عەبدوڵڵا ماژەی بەوە کرد کە ئەو مرشید و ڕێبەرانە شوێنە گرنگەکانی حەج هەر لە گۆڕستانی بەقیع و مزگەوت و گۆڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و کۆمەڵە شتی دیکە پێشانی حاجی ئەدەن بەڵام ئەمانە کۆمەڵە شتی مێژوین یان کۆمەڵی شوێنن ئەرکانەکان ئەو ڕوکنانەی کە پێویستە حاجی تەنانەت بۆم لایەسەگە کەسێ نەزانێ بەقیع کامە یا کێوی ئوحود کامە یا گۆڕی پێغەمبەری خوا کامە صلی الله علیه وسلم هیچ کاریگەریەکی لەسەر حەجەکەی نییە چونکە ئەمانە فەرز نین ڕوونکردنەوەی ڕوکنەکان ئەرکانەکانی حەج ئەو شتانەی کە زۆر فەرزن و حاجی ئەبێ زۆر بە وریایی و ئاگای لێیان بێ لە ئەرکی کێ هەرە و لیژنەیە یان کەسی دیکە زۆر شارەزایانە بە حاجی ڕوونەکاتەوە بۆ نمونە لە کاتی تەوافکردنە ئەو هەموو خەڵکە خۆ مرشید ناتوانێت بڕوا لەوێ ڕێنمایی بە حاجی بدە وەکو وەرزی جەنابدم کردوتم بەنسبەت ڕێنمایەکان ئەوەی کە وەزارەتی ئەوقاف خۆی مرشیدینی و ساڵانەج چەند کەسێک چەند مامۆسایەکی بەڕێز دانێ وەکو لیژنەی فتووە بۆ لیژنەی فتووەوە لیژنەیە کە ئەگەر مەلاکانیش پێویستیان بە لایەنێکی فقی هەبێ یان لایەنێکی دینی کە شتێکی لەسەر بێ ئەچێن پرس بە لیژنەی فتوواکەن لیژنەی فتووە ئەو لیژنەیە کە لەوێ ئامادە بێ چەند کەسێکن لە سلێمانی و هەولێر و دۆکسێک مەلایەک دوو مەلایەک دانێن کە ئەمانە شارەزایی دین بەڵام بەنسبەت ئێمەوە ئەمانەمان لەگەڵا زۆر جار ئێمە پرسیاریان پێەکەین ئەو لیژنەی فتووە چی ئەمریکی دەرکردووە بەڵام بەنسبەت ئەوە وەکو کاک حاج عەبدوڵڵا ئیشارەتی کە حاج عەبدوڵڵای بەڕێز ئیشارەتی پێیە بەنسبەت مەدینەی پیرۆزەوە ئێمە دڵمان تاقەت ناگرێ ئەگەر نەچینە مەدینەی پیرۆز ئەگەر هەر حاجیەک ئەگەر نەچێتە مەدینەی پیرۆزیش ئەو هەر حاجیە و هیچ ئەرکانێکی واجباتێک هیچ ئەرکانێک و واجباتێکی حەج و عومرە لە ناو مەدینە نییە بەڵێ ما باقی لە مەدینە کە دەرەچیت لە مەدینە دەرەچی ئەرکان و واجباتە بەنسبەت ئەرکان و واجبەکان بەنسبەت مامۆسایانی دینی کە مرشیدن وەکو لیژنەی فتووە و حەملە دارەکانیش بەرپرسیارن لەوە چۆن گەر حاجیەک ئەمڕۆ بڕوا بۆ کەعبەی پیرۆز یەک مانگ لە کەعبەی پیرۆز بێنێتەوە کە نوێژێ بە 100,000 نوێژە لە خزمەت کەعبەی پیرۆزە کە ئەمە شتێکە زۆر مەحاڵ و هیچ کەسێک ئەم سەرەت و قانزاجەی لە هیچ کەسابەتێکا دەست ناکرێت بەڵام بەنسبەت ئەمەوە ئەگەر ئەم حاجە ڕۆژی نوێی زۆر حەجە کە ئێمە پێڵەن ڕۆژی عارفەی گەورە لای خۆمان ڕۆژێک پێش دەژن ئەم حاجیەمان ئامادەی خاچی عەرەفە نەبێ حاجی نییە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ الحەج عەرەفە حاج پێگاتۆ لە عەرەفە ئەمە حاجی ئەمە ئەرکانە بە هیچ شتێک چارەسەر ناگرێت نە بە حەیوان و نە بە هیچ شتێکی تر بڵێ ئەمە قەست خۆی نەیە بەڵێ ئەگەر بانکەس خۆی نەیە بەڵام هەر ئەبێ یانێگە حاجەکانیشمان و حاجەمان کە مەڵێ حاجێکمان ئێستا حاجێکمان بۆ ئەمریخای کرد بڵێن کە هەر خۆی چۆ ئەو حاجێک لێ بۆ پار حاجێکمان هەیە ئەمریخای کرد لە یەکێ لە کۆمپانیەکانی برادەرەکانمان بەڵام ئێمە دوای ئەوە چوین حەجمان بۆ کڕی کەسی کەمان نەبوو عەرەفە حەجی بۆ کڕێ لەبەرەوەی داخلی عەرەفە نەبووە ینی خۆشی هەر لە حەج ئەمریخای کرد بەڵام داخلی عەرەفە نەبوو کە داخلی عەرەفە نەبێت بێ حەجی بۆ بکڕێ کەسێک کە بێت چێ لەو ڕۆژە ئەو ڕۆژێ بووە سێت بۆکو نیابە وەکو بەدەل حەجی طبعاً ئێوە وەکو گومانباشی و دڵسۆزی خۆتانە گیناخۆ پێچێ کابرا بە نیەتێکی پاکەوە ڕۆشتووە بۆ خاکێکە پیرۆستترین خاکە لای خوار بێگومان ئەمە پێیەگوترێ حاجی و مەرجیش نییە ینی خۆ بەس زۆر باشە فەرموو والله لەسەر ئەوەی حەجەکەی پێ مەساڵ فەرمی الحەج عەرەفە یعنی ئەگەر حاجە لە عەرەفە نەبێ ئەبێ ئەو ساڵێک ئەگەر کەسی کەش بێ دووبارەی بکاتەوە
ئەم دووبارەکردنەوەش زۆر کەم ئەگونجی بەم شێوەی قورعی و ناوی دەرچی و ساڵێکە بچێتەوە زۆر زەحمەت. زۆر باشە کاک حاجی، وەکو جەنابەت ئاماژەت بەوەدا کە حاجی ئێمە هێندە مشتاقی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، نزیکەی نیوەی تەمەنی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم وا لە ناخیا چەسپیوە کە ئەگەر نەچێتە مەدینەوە ئەزانێ حەجی نەکردووە، هێندە سۆز و عەشقی پێغەمبەر لە ناخیایەتی. حەج تا چەند لایەنی معنەوی و ڕۆحی ئیماندار کەسی حاجی ئێوە تا چەند ڕۆڵتان هەیە لەوەی کە مرشید و ڕێبەرێ بۆ ئەم کەسە دابنێن کە لە نەزەر و تیۆریا حەجەکە دەرکات شتێکی ڕۆحی و معنەوی خۆش بەم حاجە بەخشە کە بە درێژایی تەمەنی پێوە بمێنێتەوە ئەم عەشق و خۆشەویستی هەر لە ناخیا بێ و وەکو ئەڵێ قەرەبووی ئەو ڕابردووی کە دوور بۆ لەم خۆشەویستی قەرەبووی ئەو ڕابردووەشی بۆ بکاتەوە لەلایەنی ڕۆحی و معنەوی ئێوە تا چەند توانیتان ڕێبەرێکی وا بۆ حاجی دەستەبەر بکەن. ئێمە پێشوەخت کە حاجەکان لەگەڵمانە بن بەپێی توانە ئەوانەی کە بتوانین لە پاسەکانە یا لە کاتی وکە حاجی ئەڵای شارتی پێ لە کاتی ئوتێلەکانە فەراغمان هەیە بە کوانەکەینەوە یان کە وەختێک داخلی مدینە ئەبین لە ساحی پیرۆزی حرەمی مدینە کوانەکەینەوە حاجەکانمان کە ئێمە سەفەری ئەمرەمان هەیە بەرەو فڵان شوێنە چون خۆشەویستی و محیبەت لە بینی خۆتانە هەبێ ئێوە کۆمەڵی پارەتان سەرف کردو بۆ ئەم سەفەرە با ئەگەر بغزوشینەیەک لەگەڵتان هەبێ هەر لە سلێمانی لای خۆتان لەو شوێنە لای بن و یارمەتی براکانتان من کە لەگەڵتان لێشێ پیرە بەکەوتەیە مەعەوەقە و ئەمە هەمووی و پێش وەختیش وەکو ئەوەش ئاشیان ترسێنین بە ئەوەی کەوا ئێوە ئەگەر بێت و بە کۆمەڵشتی ترەوە کە ئەمە سونەتە خۆت تەطبیقێکی کە دەمان سونەتیش تۆ ئێستا تۆ کۆمەڵشتی ئەرکانە ئەگەرکان وتمان جێبەجێ نەکەیت ئەوە تۆ حەجەکەت بەتاڵە واجبە ئەگەر واجبێکیشمان لە دەستدا بەم واجبە ئەتوانین بە حیوانە چارەسەر بکرێت بەڵام سونەتێکە گەر تۆی کردی ئەمشەو جەنابەت تابانی شەو نوێژە کردووە من هیچم نەکردووە تۆ خێر و پاداشتێکی بۆ نووسە منیش هیچ تاوانبار نابم لەو شەو نوێژەی کە نەم کردووە ئەمشەو بەڵام ئەم ئامانان ئەوە بەم شێوەیە ڕێنمایانەکەین ئەگەر مرشید دینیمان لەگەڵ مرشی دینەکە بۆ ئەوەی ڕۆحێکی دینیان بۆ دروست بێ یەکەم برایەتی لە بینی خۆیانە و زۆر ئاگادارکردنەوەی لە گیرفانیان و لە حاڵەتی کە بازێت لاوەکی دروزە بێ خۆ ئەمە ئەو شوێنە حەجە و کەسی خراپیش لە هەموو شوێنێکی نەک بڵێن ئەمە مەدینەی پیرۆزە و خاچی حەڕەمە و هیچ شتێکی تیان ناکرێ ئیدی بەم شێوەیە ئەلحەمدولیلا ساڵانە سیرەکەن حاجەکانمان و حاجیانی کوردستان زۆر بە گۆڕوتینێکەوە بەرەو ئەو عشقە پیرۆزە ئەچن خاصن وەکو باسەکەت بەنەو مدینەی پیرۆز کە مدینەش ئەو کۆڕێنمانیان بۆ بازەکەین و ئێمە بە زۆری مدینە کە بە سەرێکی ئەزانین تەقەن بە خزمەت ڕەوزەی شەریف و بە خزمەت هەردوو خولەفای ڕاشیدین کە ئەمە زیارەتی بکەین و بتوانین لە ڕۆزایە نوێژ بکەین بەڵام ئەوەش کە لامان مەبەستە گۆڕستانی وحودە سەرێکیە و بەنسبەت بە قوباوەکەوە دوورکان نوێژ لە ناو قوبایە ئەجری پێمەسڵ ئامرەیەکیە ئەمانەی کە زۆر مەبەسمان و زۆرمان گەڵاڵی ئەکەین و ئەو شتانان پێکەین الحەمدوللا و ئەنجە دوای بەرەو مەکەی پیرۆز و بەرەو واجبات و بەرەو ئیشەکانی حەج و عەمرە ئەکەین. پێشدا شاری مدینە حاجی شاری مدینە ئەبینێ ئەگەر بتوانین کاتەکەمان زوو بێ نەکەوینە تقریبا 5 زولحەجە و 6 زولحەجە و کاتانە بزانکە پێشوەخت دەچینە مدینە حاجیانمان چەند ساڵێکە الحەمدوللا 3-4 ساڵای بینین لە خاچی مدینەش دابەزی ڕاستەوخۆ نەک لە جدە دابەزی لە مدینە دابەز چەند ڕۆژێک پێ ڕۆژێک لە خزمەت ڕۆزەی پێغەمبەر ساسم هێنینە و دوای ئەنجا لە مەکانێک هەموو حاجیە گەبێ میقاتی ئەهلی مدینە پێڕە ئەبیار عەلی یاخو بیری عەلی یاخو زولحولەیفە کە ئەمە ناوی سەرچێتی هەموو حاجیەک ئەبێ لەو شوێنە ئیحرام ئەبەسین لە ئوتێلەکەی خۆمان نەتوانین ئیحرام ببەسین و ئەو کاتێ بۆ نێتی و بۆ خۆشتنی ناو ئەبیاری عەلی لەوەی سەر نێتەکە دەست پێکە بیری عەلیش وتمان میقاتی ئەهلی مدینەیە و ئەو کەسانی کە پێی ئاڕوە. زۆر باش کاک حاج عەبدوڵڵا دێمەوە لای جەنابێت وەکو جەنابی کاک حاجستار ئاماژەی پێکرد کە لە نێو تەنان لە نێو پاسەکەوە مرشید و ڕێبەرەکانمان ئاماژە بەوەکەن کە ئەو حەقد و کینەی کە لە دڵی حاجیا هەیە ئەو نەبوونی برایەتیە تا چەند چەسبێ بە شێوەیەکی گشتی هەر لە ئیحرام بەستنەوە تا کۆتایی حەج ئەو هەڵەیە کە حاجی کورد دووبارەیە کاتەوە بۆ هەموو ساڵی حاجیەگەیە بە پێچەوانەوە ڕوکنەکان جێبەجێکیان پاش و پێشیانە خەیان کۆمەڵی هەڵەی دیکە لە زمانیایان لە ئەتەکێت و ئەدەب و شتیات ئەو هەڵانە کامانە کە حاجی کورد بەداوام دووبارەیە کاتەوە. برا بەڕاستەکەم تۆ یعنی ئەگەر بمانێ گەشتی حاجی کورد لە 100% هەمومان لی ڕازی بین یعنی ئەوە نییە یعنی بۆ نمونە من وەکو خۆم وەکو کۆمپانیای خۆ من حەزەکەم حاجیەکانم زۆرترین زانیاری وەرگن لەم گەشتیانە هەم چ لەسەر مدینەی
ڕسوولی نازدار صلی الله تعالی علیه وسلم چ لەسەر مەکەی پیرۆز و شاری مەکەی پیرۆز و شوێنە پیرۆزەکان کە لە شاری مەکەی پیرۆزە چونکم ئەم دوو شوێنە زۆر گرنگە لە ژیانی مسلمانە سەیرەکەی کەسێک بەرامبەر بە جزیرەیەک بەرامبەر بە وڵاتێک زۆرترین معلوماتی هەیە بەڵام مسلمان کە تۆ لەگەڵی شتەیە کابرا سێرەکەی 70 ساڵە نوێژەکە هەیە 50 ساڵە نوێژەکە یعنی کەمترین زانیاری بەرامبەر شوێن و جێگا پیرۆزەکانی ئەم ئیسلامە هەیە کە پێویستە ئێمە هەمومان زۆرترین زانیاری کۆکەینەوانێ لەسەر ئەم دوو جێگا و شوێنە پیرۆزە من حەزەکەم یعنی لە گەشتەکەمانە وام یعنی بەردەوام من حەزەکەم زۆرترین زانیاری بم بە حاجیانی خۆم یعنی بە عومرەکارانی خۆم بەوەی کە لە گەشتەکانی عومرە ئەنجامی ئەدەین بە یعنی بە حەقیقەت کە ئەمەیتر ئەمە خەیرە خەڵقی لایە و ئەمە هەر ئەم دوو مەترە ئەرزەی بە قسمت بووە و کە ئیتر بە باشترین و چاکترین دروستکرا و هەڵبژێدراوی خۆی پەروەردگار هەژمار کراوە لەسەر زەویە ئەمە یعنی ئەمانەوێ زۆرترین ڕۆشنبیری گەشتی بۆ حاجیان ئینشاءڵڵا لەو سەفەرەمانە ڕوون ئەەکەینەوە و زۆرترین زانیاریانینە کە ئەمە شوێن و جێگای دابەزینی قورئانی پیرۆزە شوێنی هاتنە خوارەوەی جوبرائیل عەلی نەبی عەلەیه السەلام بۆ سەر پێغەمبەری نازدار صلی الله تعالی علیه وسلم هەروەها مەکەی پیرۆز شوێنی هاتنی حەزرەتی ئادەمە عەلەیه السەلام هەروەها شوێنی حەزرەتی ئیبراهیم عەلی نەبینا و عەلەیهم الصەلاة وەسەلام شوێنی دابەزینی قورئانە شوێنی دابەزینی فریشتەکانە شوێنی لەدایکبوونی پێغەمبەری نازدارە صلی الله تعالی علیه وسلم یعنی لە ڕاستیە هەموو ئەم جێگا و شوێنە پیرۆزانە یعنی تیشک و ڕووناکیەکی ئیمانی و ڕۆحی ئەبەخشێتەوە و گەشەیەکی تازە و نوێ ئەکاتەوە بەبەری حاجیان و عومرەکارانە لەم گەشتانەداوە بە تایبەتی لە گەشتی حەج و عومرەش کە ئەم حاجیە بە ڕێزانەی خۆمان لە کوردستانەوە ڕوو لەم جێگا و شوێنە پیرۆزانە زۆر باش کاک حاجیستار بمانەوێت نەمانەوێت 5,000 کەس وە کۆڵێ پەنجەکانی دەست وەکو یەکنین بمانەوێت نەمانەوێت 5,000 کەس هەر یەکێکیان ئەگونجێ هەر ساڵی حاجیەک هەڵەیەک دووبارە بکاتەوە لە جێبەجێکردنا لە جێبەجێکردنی فەرز و ئەرکانەکانە یان تەنان لە ئیحرام بەستنیە یان تەنانەت لە تەعاملکردنیا لەگەڵ حاجیەکە لە خواردنیە ئەم هەڵانەی کامانن کە حاجی کورد ساڵانە بۆ منە هەر یەکێکیان بێت دووبارەیە کاتەوە بۆەوەی ئێمە لێرەوە بە بینەر بڵین کە ئەمانە هەڵەن و ساڵانە کۆمپانیا مرشیدەکان ئەیبین بۆی دووبارە نەبێتەوە جارێکی دیکە بەنسبە هەڵەکانەوە ئێمە کە ئەو بۆیە حکوومەت هێنەی مشترد و کۆمپانیای ئین کردو بۆی تۆ بەرپرسبی لە قافڵەیەک لە 47 کەس هەر کۆمپانیا 47 کەس نایتوانین کۆمپانیایەک بڵێن 2000 کەس بەرێ بەڵام ئەم 47 کەسە ئێمە مباشیر لەگەڵ یانیان و قودوەی خەڵقەکەین یعنی کە من ئەچم تەوافەکەم ئەڵێم وەرن ئێوەش بە دوامە تەوافکەن یعنی هەڵە بە هەڵە یان یەک هەڵەیان بێ نایڵین دووبارەیکەنەوە ئەگەر هەڵەکەش بێ ینی هەڵەش بزانین چارەسەری هەڵەکەی چۆنە بۆ یەکەین وە ساڵانش ئەو هەڵانە کە ئەکرێت لە لای خۆمان ئەگەر بشکرێ ئێمە لەو کۆمپانیا وەکو تێبینیە گەینوسین لەگە خۆمان و وە ساڵێکە ناڵین دووبارە بێت زۆر باش کاک حاجیستار باز لە کورد ئەکرێ کورد میلەتێکی خاوەن ئەتەکێت و بە ئەدەبە لە خواردنیا لە جلوبەرگیا لە قسە و تەعاملکردنیا لەگەڵ خەڵکی تر لە حەجیشدا لەوەچە زیاد لە 200 میلەت یا 100 میلەت دێنە ئەوێ حاجی کورد لە نێو ئەم سەدان میلەتەدا خاوەنی چ ئەتەکێت و ڕەوشتێکە کە ئێمە شانازی پێوەکەین ئایا حاجی کورد ئەو وەسفەی کە خۆمان لێرە ئەیکەین هەر هەمان هەڵگری ئەو وەسفەیە کە جیای بکاتەوە لە میلەتانێکە لەوەچە تەنان لە پیرۆستترین شوێنیشدا زۆر گویان لە پاک و خاوێنی و ڕەوشتی خۆیان ئەوشتانە نییە بەنسبە حاجەکانمانەوە وەکو پێشوەختیش باسی کرد باسی هەڵەکانێکی هەڵەکان هەڵێک حاجەکانمان کە پێمە پێی دڵگرانبین پێی ناخۆش بین ئەوەمانە کە ئێمە لە کاتی سواربوونی تارە و دابەزینی تارە زۆر پەلاکەن یعنی وەکو وڵاتەکانی خۆمان ئەم وڵاتانەی ترکە ئەچێت بێشەوە سیرەکەی زۆر ئەمە خاص ئەندەنووسیەکان زۆر بەڕێکوپێکی ئەڕۆن ئەڵەی پەپولن بە دوای یەکای کێشان نیە ئێمە هەڵەکان لەوایە ئەمان زۆر پەلاکن وازانە ئەو تارێت تۆ جێن نابێتەوە یار هەمووی دەرگە پاڵ بە دەرگا ئەوەنێن و خۆ زۆر ناخۆشە جاروا کابراکی سعودی کە مناڵکاریەکە یعنی تووڕە ئەبێ یا قسەیەکە یا وەختی وا هەڵەیەکەکە بەرامبەرمان ئێمە پێی دڵگرانی وەختی واچینە لایەکەوە هەچەند هاواریژەکەین کاکە ئێمە کۆمپانیای فڵانش و فڵانشە کاکە ئەوە بێ بەس گوێ ناگرن ئەیتە و کاتێ نەگەوان ینی ناحەی خۆت ئەمە ئافرەتە بەڕیز وەستاوە ئەمەش پیاوە وەختی هەردووچیان بە مەختاڵەتی پاڵ ئەچنە ژوورە و کێشەیەک تۆزە دروست دەکەن پێمان ناخۆشە ئەمە هەڵەکان بەڵام بەنسبەتەوە کوردی خۆمان زۆر دڵسافە
بەڕاستی ئەگە کەسێکی لاوەکی بەس لە زمانەکەی بگەن لە زمانەکەشی ناگەن وەختی وا وتارێک ئەوانەشن کۆبنەوە لێ ناو حەڕەمە گوێی لێگرن و فرمێستی بە چاوەکانە دێ دەخوارەوە ئەمانە تا ئەمەزوی ئەم دینن بەنسبەت ئەمەوە بەنسبەت ئەوەشەوە کە پێشمان خۆشە ئێمە بەڕاستی حاجەکان من بەجلی کوردی و با بناسرێت و بە عالمێک و ئاڵایەکەوە زۆر خۆشە پیان بیانی چەند زۆر جار مناقەشمان بۆ دوورزەوێمە کە ئاڵامان پێ یاخود ئێمە کە جلی کوردیان لەبەرایە کە ئاڵاکە لەگەڵ عەرەبەکان لە ئاڵایە چییە پێتانە پیان ناخۆشە بەڵێ ڕەمزیەکە و زۆر زۆر پیان خۆشەوە بەڕاستی خۆشیان نێوینان ئێمە گەر وەکو تەمان بۆ وەڵامی پرسیارەکەت جار وایە چێن دوکانەکانیانەوە یان دوکانێکی عەرەبەکان کەسێکە جلی کوردی دەباڵی ئیبن سەلاح دینی تۆ حسابێکی تری لەگەڵاکە یاخود موقعێکی تری بەرامبەر دەگۆڕێ زۆر پێی خۆشانی قسە لەگەڵاکە تا مەزروێ باشە کاک حاج عەبدوڵڵا دێمەوە خزمەتی جەنابێت جەنابتان خاوەن کۆمپانیای بواری حەج و عومرەن کاتێککە بۆ 15 ڕۆژ 20 ڕۆژ بۆ مانگێک یەکێک بەڕێزێک دەبن بۆ عومرە بە 12 وەرەقە یام 1200 تا 1300 دلار کافیە بۆ ئەم گەشتەی جیاوازیەکی زۆر لە نێوان پارەی عومرە و حەجدا دەبینرێت 40 وەرەقە لەکوێ و 10 وەرەقە و 15 وەرەقە لەکوێ ئەم جیاوازیە کێلی بەرپرسە هۆکارەکەی چییە بۆچی ئەم پارەیە هێندە جیاوازە لە کاتێکە حاجی کە مانگێک دەمێنێتەوە کۆڵێ مانگێک پێویستی بە ئوتێلە مەر مانگێک پێویستی بە خواردن هەر بۆکەوەی کە لە عومرە و گەشتەکانی دیکەدا بەکاری دەهێنێ ڕاستە بەس ئەمە زیاتر وەزارەت و بڵین بەڕێوەبەرایەتی حەج و عومرە پێوەی پابەندن بەمەوە ئەمەش ئەوە ئەگەێنێ کە لە حەجە ئەم پارێکە وەرئەگیرێت شتەکان لەوێ زۆر گران ئەبێت یعنی بۆ نمونە ئێمە لە عومرە بەس تۆ ناو مەکەت هەیە یعنی ناچیتە مینە ناچیتە موزدەلیفە ناچیتە عەرەفات بەڵام تۆ لە حەجە بۆ ئەم شوێنانە پێویستت بە پاسە پاسیش لەو ڕۆژانە زۆر گرانە تۆ بێ پەیوەندیت لەگەڵ کۆمپانیایەکە هەبێت کە ئەم شتانە هەمووی بۆ دابین کە دەی پاس تۆ شەوێک بڵێن لە عەرەفاتە ماویتەوانێ پاسەکە ئەبێ بە دیارتەوە بێت بۆ بەیانێ بێت با بۆ مزدەلیفە لە مزدەلیفە بە دیارتەوە بێت بۆ ڕۆژی داهاتۆ بێت با بۆ مینە بڵێن کە تۆ بەرەبەیان لە دوای نوێژی بەیانی ئەگەیتە مینە یعنی ئەمانە هەمووی ئەوە ئەسەلمێنێک کە زیاتر سەرفێکێوێ پاشان تۆ خێمەکانە گریت بە هەمان شێوە یعنی ئەمە هەمووی مەسرەفێ لە دوایەوە خواردن کە ئەم ساڵ دووژەم بۆ حاجیان دابین کراوە لە شاری مەکە و هەم لە مەدینەشە یعنی ئەمەش دووبارە ئەرکێکی کە زیاترەکەوێتەوە سەرشان یعنی مەسروفەکان و زیادیەکان لەکوێ بۆ نمونە تۆ 2 میلیۆن گەشتیاری عومرە بەرید لە ساڵێکا لەوێ بێت لەکوێ بۆ نمونە بگاتە 5 میلیۆن یا 6 میلیۆن حاجی یعنی ئەمە لەوێ هەموو شتەکان بەرسەکات ئەو بڕەپارەی کە لە حەجا وەرەگرێ لە حاجی هیچی ئەو کۆڵێ ئیستیغلالکردن نیە هیچی بەهەدەردانیە و تەنها لە خزمەتگوزاری خۆیان بەکاردەهێنێتەوە یان ئێمە توانین بڵێن هەر 40 وەرەقەکە بۆ خزمەتگوزاری و ئوتێل و خواردن و پاس و گواستنەوەی حاجی خۆی بەکارێتەوە ئێستا بڵێن ئەم ساڵ 36 وەرەقە بووە زیاتر ئەو لیژنانەی کە لە وەزارەت و بڵێن بەڕێوەبەرایەتیەکانە ئەچن و ئەوانە ئەگرن ئەوان زیاتر تێی بە ئاگان و هەموو هەروەها ئەندامی پەرلەمانیشی تایەکە لەو ئیشە ئاگادارن لەو لیژنەی کاچن بۆ گرتنی ئەو جێگە و شوێنانە هەموو ئوتێل لە مەکە هەموو ئوتێل لە مەدینە هەم ڕێگاکانی بینی و مەکە و مەدینە هەم شوێنە زیارەتەکان کە پێشتر ئەچین سەردانیەکەین هەم ئەو 3-4 ڕۆژەکەیتر زۆر زەخم و بە پارەیەکی زۆر بڵێن پاسەکان ئەگیرێ پێم وا بێت مەسروفێکی زۆر ئەکرێت بەڵام من ناتوانم نازانم ڕێژەکەی ئەوە زیاتر ئەو لیژنەیە ئیزانێکە ئوتێل دابینەکە هەم ئوتێلانش کە دابین کراوە لە زۆرینەی وڵاتەکان زۆر حاجی عێراق ئەوەندەی کە ئێوە بزانە کە ئێمە لە ئێستاە بەشێکین لە عێراق و لە ڕوانگەی عێراقیشەوە ڕێژەی 4500 تا 5000 بۆ کورد دیاریکراوە حاجی عێراقی ژەمان بڕەپارەدا لە کاتێکە هەر لە یەک شوێنەوە چین و بۆ یەک شوێن نەچین ئاگداری حکوومەتی عێراقی نیم چەندەیە بەڵام ئەوانیش ئوتێلیان لەگەڵ ئێمە جیاواز ئەمە یەک ئوتێلمان نییە لەگەڵ حاجی عێراقی تەنانە دەم ساڵ سلێمانیمان جیاوازە بۆ نمونە هەولێر جیاوازە کەمێک لە هەولێر لەوانەیە لە ئوتێلی بڵین بەشی سلێمانیا بێت کەلار و کفری و چەمچەماڵ و بڵین ئەم شوێنانی کە دێتە پێشەوەکو هەڵەبجە ئەمانە هەمووی لە شوێن و جێگایەکیکەن ئەوجا ئوتێلانی کە ئەگیرێت کاکە فەرقی هەیە کابرا لەوانەیە حکوومەتی عێراقی وەکو ئوتێلەکەی ئێمە نەبێت ئەگەر سیعرەکە ئەویش جیاوازی و فەرقێکی هەبێت ئەمە الحەمدوللا یعنی ئەم لیژنەیە کە چووە زۆر شت لێگەیاتەوەنی بۆ نمونە ئێستا ئەم باسی ئەم ساڵکەن ئەو تێلەی کە گیراوە کە پێوترێنە سەمات الخەیر بۆ حاجیانی سلێمانی لە پاڵ بڵێن شوێنێکە نزیکی مزگەوتە حاجیانەوەی کە ناتوانێت بچێتە حرەمەتوانێت لەم شوێنە نوێشەکانیشی ئەنجام با و هەر عایدی حرەمیشە چونکم 127 کیلۆمەتر دووجا بە چواردەورەی حرەمە تۆ هەمان خێر و پاداشت و ئەجری بڵێن
مزگەوتی حرامت هەیە و کعبەی پیرۆست هەیە بڵێ نوێژەکەیکەی خێر و ئەجر و پاداشتی 100,000 نوێژی هەیە یعنی ئەمانیان هەمووی لێکگاوتەوە اینجا لە بەشێکین بەشەکە فەرەحا بڵێن تا ڕادێکی زۆر یعنی مرتاحیتە ئەگەر لەبەری ئەو بەرابێ ئیزدیحامێکی زۆری لەسرە پاسێکی زۆری لەسرە قەرەباڵغێکی زۆری لەسرە یعنی پێم وابێ ئەو لیژنەی کە چووە هەڵی سنگاندووە شتێکی زۆر باشی کردووە شتێکی خراپ کاک حاجیستار هەر مەبەستمان لەو جیاوازیە زۆرەی حەج و عومرە ئەو پارەی کە لە حاجی وەرەگیرێ زیاتر لە جەنابی شەدڕوونکردنەوەی ببیستم بزانم چۆن ئێوە وەکو خاوەن کۆمپانیایەک ئەو یەکێکن لەو سێلایەنەی کە حاجی بەرەو ئەو شوێنە پیرۆزە بن چۆن ئاگادارین کە ئەم پارەی ئایا تا چەند بۆ ئەو شتە بەکاردێ یام بۆ شتی دیکە یان بۆ کەسی دیکە بۆ بەرژەوەندی خۆی بەکارێنێ و چۆن نازانن کە حاجی عێراق کە ئێمە بەشێکین لە سنوورێکە ئاژین ئایا ئەوانی ژەر هەمان بڕەپاریان لێ وەرەگیرە یام ئەوان کەمتر ئەم جیاوازیە زۆرە بۆچی ئەبێ هەبێ لە پارەی حەج و عومرەیە تقریبا ئەوان ژوازەمە عینی سیارە ئەگەر کەمێشکی فەرقێکی هەبێ زۆر کەمە فەرقەکە شێوەیە ئەو تێلانە و کە حاجی عەبدوڵڵای شاردی پێیا ئەو تێلانەی ئێمە لە مانتیقەیەکە پێڵە مەحبەسە جن تقریبا شوێنەکە نزیکە لە حرەمەوە تەنها نەفەقێکی دەبینە بەڵام حاجیانی عێراقی بەعام هەمویان لە عەزیزیەش دوورە بە 2 پازنجا دێتەوە سەر و مەوضوع دێگەیتەوە ئەو شوێنە ئەمە ئەوە بنسبەت حاجیانەوە ئێمە زۆریان ئەو لیژنەکانی باڵای حاجی ئاگامان لێ بوو لە نزیکە و تەلەفۆنمان لەگەڵاکەم بیا باسییان کردبێ یعنی لەو باوەڕان جا ساڵی وهەیە خۆشیان پاری سەرخەن بەنسبەت ئەوە چونکە ئەو کاتانە ئەوان وەکو حاج ئەمرە نیە ئەمرەکە ئەتۆ عەقدێکی لەگەڵ شەریکێکی سعودی هەیە ئەڵێ بۆ نمونە حاجێکی ئەمرەکارێکی دەشە و لە مەکە و مەدینە ئوتێلیینە و بۆ خزمەتی پاس بڵند دانی پاس لە مەدینە لە مەکەش بە $250 $300 لەگەڵ $550 تیارش کە $100 ئێمە تۆزە پێ دڵگیرانین ئەو $100 حکوومەتە کە وەری ئەگرن بۆ ئەمرەکارەکان ئەومان تۆزە گران لەسەر بەنسبەت ئەمرەوە بەم شێوەیە لەو باوەڕانی یانی جا بەنسبەت شتێکی تریشەوە کە تۆ ئەڵی ئەو بڕەپارەیەکە وەرەگیرێ ئێمەکو دیفاع ناکەین لە حکوومەتی هەرێم کە بڵێن وایە بەڵام بۆ چۆ بە خزمەتکردنی هەموو حاجیانی کوردستان ئەمەش حاجێکی دلانشی ڕوحیە پێمان خۆشە هەموو کوردیش مسلمانە لە سانەوە نۆ یعنی کورد مسلمان الحەمدوللا بەڵام بڵێن ناحەیە ئیداری ئەمە ئیداریەکان ئەم مرشیدەکان لژنەی فتوە ئەمانە هەرەمووی لەسەر حسابی ئەو حاجانە دێت ئەمان پارە نایەن حەملەدارەکان مرشیدینی ئیداری چی دێ ئەنجا خوازە خزمەتگوزاری کەش کە پێش وەخت دەڕێن باشە دابینکردنی خواردن و شوێنی ئیسراحەت و خەوتن و حتا بۆ منە سەلامەتی لایەنی ئەمنی بۆ حاجی لە ئەستۆی کێدایە لە حەجا بە تایبەت ئێوە وەکو کۆمپانیاکان خزمەتی حاجیەکەن لەو بوارانەیان بۆ منە حکوومەتی هەرێم یان حکوومەتی سعودیەیە حکوومەتی هەرێم هەموو قافڵەیەک کە وەکو باسمان کرد یاخو بەچەند قافڵەیەک تەنانەت لە ناحیەی سەحیەکەش و باس لە بیرمان چوو دکتۆرمان لەگەڵانێرێ دکتۆرمان لەگەڵانێ و داو دەرمانیان پێ سەفەری هەچۆنە بێ لەو شوێنانە ینی بەهانامانەوە دیار بنکە دانێ لە ئوتێلەکانە ئێستا خازنە ئوتێلەی نەسەماتر خێری ئەمساڵ وازم حاجەکانی هەولێریش دێنەوە ئەوێ بۆ دکتۆرەکان هەموو لەوێ ناحیەی سەلامەتی بە ناحیە بەنسبەت فەنادیقە و کۆمپانیەکان ئێمە بەشدار نین لە گرتنی ئوتێلە لە گورتنی تارە لە ئوتێل ئەمانە هەمووی حکوومەتی خۆمان بەشدارەتیایی بڵێن بە ئاهەنگی لەگەڵ حکوومەتی عێراقیە سا لە مەدینە تێکەڵی نێمە لەگەڵ حکوومەتی عێراقیە هیچ شتێکمان عەقدێکیان لەگەڵیان هەیە خواردنمان ئوتێلمان وەختی وایە چەند ڕۆژانی پێشوە تەنها جانتاکان مەگە جانتاکانی حکوومەتی عێراقی تێکەڵ بوو دوای هێنانە بۆ ئوتێلە ئەو ئوتێلە قەومیە کابرایکی بەسڕایی تایە کابرایشی کوردستانیشی تایە و ناخوانەکەشمان بەسەرێکەوەیە ئێستا خواردنی بۆفەی کراوە بۆ لە مەدینە حالێ زۆر باش کاک حاجی عەبدوڵڵا لە گەری ڕوودانێکدا ڕووداوێک بۆ مەساڵی پار بوو ئەو تاوەرەیە و ئەسکەلەیە کە ڕووخاو چەندین حاجی بوونە قوربانی حاجی کورد ئێوە چه ڕۆڵ یام ئەرکێکتان کەوێتە سەر لە گەری ڕوودانی ڕووداوێکی لەو شێوەیەدا یاخوا خۆی گەورە هیچ قەدەرێک نییە دەڕێ حاجی هەموو حاجیان بەعامەوە تایبەتیش حاجیانی کوردستانمان ئەو شتانەش ڕوئەدا جاری وهەیە لە دەسەڵاتی هیچ کەسێکانی ئەو ڕووداوی ڕوویدا یعنی ئەگەر بیری لەکەیتەوە شتێکی چارەکێک بۆ 27 دقە ئەوەندەی خایەن کەلافا و گێشەڵۆک و باران و ڕەشەبایەکی زۆر بەهێز بوو کەس یعنی تۆ بیرت بۆ شتانە ناچێت بەڵام تۆ خێرا بەدەم حاجەکانتەوە چی من بۆ نمونە 2 حاجیم دیار نەبوو یەکسەر خۆم گەیاندا ئەو شوێنە بۆی کە هەواڵی حاجەکانی خۆم بزانم و تەلەفۆنیش مەکرد تەلەفۆنیان نەبوو
تەلەفۆنەکانیان بەڵام لە ژوورەکانیان بڵێن بەجێهێشت بوو هەتاوەکو نەگەیشتمە نەتیجەیەک دەربارەی حاجەکانی خۆم من لە حتا ڕێیان لێگرتم لە پاسەکان یعنی بەڕێوەبەرایەتی و ئیداریەکانی ژوتیان تۆن نابێت چییە بێ بگەڕێنەوتم من بە هیچ شێوەیەک ئامادەنی بگەڕێمەوە من بەدەم حاجی خۆمەوەچم یعنی حتاوەکو نەگەیشتمە جوان زانیاری دەربارەی حاجەکانی خۆم من لە کەعبەی پیرۆزانە گەڕامەوە بەڕاستیەوانیش ئەو ڕووداوی کە ڕوویدا یعنی خێرا بە زووترین کات زۆر بە وردبینی و زۆر بە ئەوەی کە بەدەمەوە هاتنێکی زۆری ئەو لیژنانەی کە لەوێدانرابنی حکوومەتی سعودی بەردەوام ئیسعاف لەگەڵایە و لیژلەو لەگەڵایە و لە ئوتێلەکانە خێرا دێن بەدەمتەوە یاخوا هی خۆی گەورە هیچ ڕووداوێکی ژنێتە ڕێ هیچ کەسە ئینشاءالله. ئەیکا حاجی لە خوا نەخواست لە ئەگەری مردنی یەکێک لە حاجیەکانمان لە حاجی هەرێمی کوردستان چۆن تەعامل لەگەڵ ئەو قەزیایە ئەکەن تەرمەکەی چی لێ دێت دەگەڕێنرێتەوە یان کە سوکاری دێن ئەوێ ئێوە چۆنی لە شوێنە ئەینێژن و چۆن تەعامل لەگەڵ ئەو پرسە و ناشتن و دفنکردنەیە ئەکەن لە هەر لە سەرەتاوە یعنی کە شتێکی وا ڕوو ئەداخرێتە بڵێن شوێنێکە پێوترێ مەیتخانە لەوێ ئەمێنێتەوە هەتاوەکو تۆ وەفاتنامەکەی بۆ تەواوەکەی لە بینی بڵێن مەککە و جددە و ئەوانە لە بینی مەتاڕەکانە کۆتایی پێێنی و پاشان یەکێگە بێتە واریسی و پەیوەندی بە کەسوکاریەوە ئەکرێت و ڕەزامەندی دەرئەبڕن لەسەر ناشتنی ئەو کەسە لە مەکەی پیرۆزە یاخود لە مەدینەیە بێت ئیتر لەو قبرسانە نابێت کە لە مەکە هەیەوەکو قبرسانی مهاجرین و شەرائع و عەدل و چەند قبرسانێکی تێدایە و هەروەها میعلاتیش بەڵام ێستا لە میعلات کەمتر خەڵق نانێژرێت زۆرترین لە مهاجرین و ئەو شوێنانە ئەسپەردەی خاگەکرێت و لە پاشا ئەو شانەی کە هەی بووە مستەمسەکاتانی کە ئەوانەی کە پێی بووە دەهێنرێتەوە بۆ کەسوکاری و هەر ئەوانەیە کەسوکاری نایەت بەرەو ئەوێ بۆ کۆلە ناشتن و دفنکردن نانا هیچەوە هەمووی ئەو کۆمپانیای لێ بەرپرسە و ئیداریەکان و حکوومەتی هەرێمیش و زۆر بە جوانی و تەنانەت ئێمە 2015 کەسێک لە ئەهلی سلێمانی وەفاتی کرد لەوێش تەعزیەشمان بۆ دانا یعنی پرسەمان بۆ دانا لە هۆڵی ئیسیعلاماتی بڵێن ئوتێلەکە و زۆر بەدەمەوە هاتنێکی هەولێری و بڵێن سلێمانی و هەموو وەکو لەوێ ناونیشان بۆ گۆڕی حاجیدا ئەنرێ لە داهاتووە کە سوکارێکی خزمێکی بچێت بتوانێت گۆڕەکەی بدۆزێتەوە یان بۆ بەس ئەوەنەی هەیە بەستنی کێلێک ئەو شتانە لێ بە هیچ شێوەیەک نییە چۆنی کابرا بوون و گۆڕی کە سوکاری خۆی بناسێتەوە لەوێ بەس خەریتەیە کە دەستنیشانی ئەەکەن وەکو ڕقەمێک دێنێ و بەس هەرەوەنی زۆر باش کاک حاجیستار لە نێو ئەو کەسانی کە لە گەشتەکانی عمرەیە لەگەڵ کۆمپانیاکانە چوونەتە ئەو شوێنە پیرۆزە گلەی لە کۆمپانیاکانەکەن باز دەبێ موبالاتی و بەربێ بەرپرسیارەتی کۆمپانیاکانەکان لە خواردن لە لێنەپرسینەوە لە حاجی تەنان بۆ مناڵێ بەیانیان ئێمە وازمان لێ دەهێنرێ ئێواران لە چادر و ئوتێلەکانە دەمان بینەوە ئەم شتانە ڕاستن چۆن ئێوە لە حەجا هەوڵ بدەن زۆر بە دڵسۆزانە وەکو مرشیدێکی دڵسۆز پێشی ئەو خەڵکە بکەون و ئەم گلەیانە نەیەتە سەر ئێوە وەکو خاوەن کۆمپانیا وڵی کەس بێغەڵەت نابێ بەڵام بەعام کۆمپانیەکانیش هەر کەسە حەزداکە ینی تۆکە من کۆمەڵێک بەنسبە ئەمرەوە ئەمرەکاری خۆم لەگەڵابی و بۆ شوێنی پیرۆزان برم حەزەکەم بۆی جارێکش ئەم ئەمرەکارانیان ئەم حاجە جارێکی بێتەوە لای من ئیتر بەنسبەت ئێمەوە ئەنجا ئەو وعد و قەول و قەرارەی کە لەگەڵ یا ئەکرێ لێرەوە زۆر کەس هەیە تەواو جێبەجێی ناکاوەکەی ئەوەیە تۆ قەول و قەراریشی کەمیوێ بڵە ژەمێ خواردن مێنی وەڕوان کابرا حسابی خۆیەکە یا کۆمەڵەشت هەیە ئەمەم لەگەڵ ئەوە دکتۆرم لەگەڵ ئەوە یارمەتی دانابمشێ بەس ئەگە تۆ کۆمەڵێ شتی زۆری بۆ باسکەیت و لێش شتەکان بۆ تەطبیق نەکەی هەم بە عەمەلیەوە بە نەزەریش نێکەی ئەوە ئەو تۆزێک لێ حەجیستار من کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە پێم خۆشە یەک پرسیار ئاراستەی هەردووتان کەم جەنابەت لە گەشتەکانتدا لە عومرە و لە حەج چ شتێکی خۆشی معنەوی یان سەرنجڕاکێشت بینیوە بۆ ئێمەی باس بکەی بزانی لە حاجی بێ لەو شوێنە بێت چ شتێکی خۆش و سەرنجڕاکێش لە ڕووی معنەوی و ڕۆحیەوە سەرنجی جەنابتی ڕاکێشاوە وڵاتە گەشتەکانی عومرە و حەج تەمان یەکەم حەج کە ئەچیت لە هەموو کاتێ خۆشترە بەلاتەوە چەند جارێکە حەج بکەیتەوە یا چەند جارێکە گەم عومرە کە ئەچی تامی ئەو عومرە و حەجەیەک جەم یەکەم جار نایەتەوە بۆ خۆشترین لەحزەش بەلای منەوە ساڵێکیان تەمەەن ئێمە مرشیدینیمان لەگەڵا بەعام بەڵام مرشیدەکان
لە خێمەکانی ترا بووە حاجەکانی زۆر تامەزرۆ بوون کە ئێمە وتاریان بۆ بین من یەک دوو وتارێکم بۆیان زۆر پێی دڵخۆشم لە وتارەکە کە سەیری دەوروبەری خۆممە کرد کۆمەڵە کەسانێکە بوو فرمێسێک بە چاوەکانیان هاتە خوارەوە و هەمووی ئەو ڕۆژەش ئەوەیە کە ڕۆژی عەرەفە بوو کە خوای گەورە دێتە ئاسمانی عەرەفە و داوا لە عەبدەکانی خۆیەکە داوا لە ناز بەسەر مەلایکەتەکانەکە عیلمی پێیە کە عەبدانەی خۆی چیانەوێ ئەڵێ ئەمانە کۆمەڵێک کەسان چیانەوێ هەم مەلایکەتی فەرمووی خوای گەورە هەمووی داوای لێخۆشبوون لە ئێوەکە تۆکەن و هەمووشی داوای لێخۆشبوون خوای گەورە ئێوە بەشای من لە هەمیان خۆش بووم ئەوم بەلامە زۆر لێتان قوبولکە حاجی عەبدوڵڵا ویستمە و پرسیار لە جەناب بکەم بەڵام بەداخەوە برایان پێمان لێن کە ئەمڕۆ بەداخەوە لە ڕێگەی چەمچەمان ڕووداوێکی حاجیان ڕوویداوە و چەند حاجیەک وەفاتیان کردو برینداریشەیە ئێوە چی ئەکەن لە کاتێکا بۆ من ئەم حاجی هەموو هینێکی کردووە بۆ ئەو گەشتەی ئێوە چی ئەکەن بۆ بریندارەکان و بۆ ئەو حاجە وەفات کردوانە خوای گەورە لیان خۆش بێ ئەو مەسروفاتی کە کراوە ئەو شتانەی کە بۆتان کردو چۆن بۆ حاجیان یەگەڕنەوە وڵای خۆیان ئەم حادیسەی کە بڵێن ئەمڕۆ ڕوویداوە خۆی پەروەردگار بیکە کۆتا ناڕەحەتی بێت ئینشاءڵڵا ناڕەحەتیکە نێتە ڕێگەی حاجیان ئەمە یەکەم حادیسەیەکە یعنی شەڵا هەر شتێک کە شیاوی ئەوە بێ بگەڕێتەوە ئاساییە ئەوانش زیاتر بڵێن خەڵقی مەنتقەی کەرکووک و سنوورانن ئەوانە زیاتر پابەندی ڕێنمایی کۆمپانیەکانی خۆیانن ئەوان زیاتر دەتوان ئیشی تیا بکەن لە ئەگەرێکی وایە ئێوە چۆن قەرەبووی ئەو مەسروفاتەکەنەوە ئەگەر بۆ منە خواستە شتێکی وا هەبێ حاجی بریندار بۆ ناتوانێت بڕوە ئەو حاجی کە وەفاتی کردووە ئەوەی لەلایانی ئێمەوە بێت هەموو شتێکی بۆ گەڕێتەوەوانێ ئەوەی کە وەفاتی تعاملە لەگەڵ بەغایەوان ئەوان تعاملی ئەوان زیاتر لەگەڵ بەخایە نەک لەگەڵ ئێستا بەس لە مەتاری سلێمانیەوە خوای پەروەردگار بە بەهەشتیان شاد کە ئینشاءڵڵا حەجەکەشیان بەزیاوە بۆ نووسێ ئینشاءڵڵا لای خوای پەروەردگار خوای گەورە بەهەشتیان شاد کە بەڕاستی یعنی حادیسەیەک و کارەساتێکی ناخۆش بوو یا ڕەبی خوای گەورە بیکە نێتە ڕێی هیچ حاجێک ئینشاءڵڵا زۆر سپاس بۆ بەڕێز کاک حاجی ستاسیوەیلی و کاک حاجی عەبدوڵڵا سیاگوێزی خاوەنی کۆمپانیای حەج و عومرە خوای گەورە پاداشتان بداتەوە و حەجێکی سەرکەوتوو بە نسیبی حاجیان بکەن ئەمساڵ ئینشاءڵڵا زۆر سپاس بۆی بەڕێز و خۆشەویستی بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویستیش کە تا ئەم ساتە بینەری بەرنامەی بازوخواز بوون تا بە یەکگەیشتنەوەیەکی تر لە پەنای خوای گەورەدا بن خواتان لەگەڵ